ئاڵای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لە هەردوو بەری ئەو ڕێگەی دەچێت بۆ ئۆرشەلیم هەڵدراوە بۆ پێشوازیکردن لە گەیشتنی شاندێکی باڵای ئەمریکا. ئەم تەلارە وەک باڵوێزخانە دەبێت هەتا ئەو کاتەی شوێنێکی هەمیشەیی بۆ دیاری دەکرێت. هەمومان کە لێرە داگیر بووینەتەوە لەوە تێدەگەین کە کردنەوەی باڵوێزخانەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستیەکی زۆر لە مێژە کە دەبوو ڕووی بدایە. وەزیری خەزێنی ئەمریکا گوتی کۆنگرسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پتر لە 20 ساڵ لەمەوبەر بۆ ئەم کارە پشتیوانیەکی زۆری لێکرد. سەرۆک ترامپ وابەستەی بە جێگەیاندنی بەڵێنەکەی بوو لە سای ڕێبەرایەتی ئەودا ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی ڕۆژی دووشەمە باڵوێزخانەی ئەمریکا بکەینەوە. ئەو بۆنەیەی دوێنێ یەکشەممە کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئیسرائیل بەڕێوە برا زۆربەی وڵاتانی ئەوروپایی بایکۆتیان کرد. هاوکات پتر لە 30 وڵات لە سەرانسەری جیهان بەشداریان لە ئاهەنگەکەدا کرد. بنجەمین نەتەنیاهو گوتی وڵاتی گواتیمالا و پاراگوای بەم زوانە باڵوێزخانەکانیان دەگوێزنەوە بۆ ئۆرشەلیم. داواشی لە وڵاتانی دیکەش کرد جێپێی ئەو دوو وڵاتە هەڵگرن. باڵێۆزخانەکانتان بجۆزنەوە بۆ ئۆرشەلیم چونکە ئەوە کارێکی دروستە کە ئەنجامی بدەن و گواستنەوەی باڵێۆزخانەکانتان بۆ ئۆرشەلیم ئاشتی بەرەو پێشەوە دەبات. فەڵەستینیەکان بە توندی دژایەتی ئەم هەنگاوەیان کرد و دەڵێن دەبێت ڕەوشی ئۆرشەلیم لەسەر بنەمای دوایین ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان دیاری بکرێت. ئەوان پێشێلی واقعی ئۆرشەلیمیان کرد ئەوەی لەلایەن بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشەوە پارێزگاری لێکراوە. سەرۆک ترامپ پێشێلی بەڵێنەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد ئەوانەی لە ڕێکەوتنی ئاشتی ئۆسلۆدا ئاماژیان پێدراوە. زۆرێک لە عەرەبەکانی دانیشتووی ئۆرشەلیم دەڵێن گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا هیچ لە ژیانی ئەوان ناگۆڕێت. باڵوێزخانەکە بکەنەوە یان نەیکەنەوە هیچ لە ژیانمان ناگۆڕێت. ئایا هیچ لە ژیانمان دەگۆڕێت؟ کرێکاران هەژارە نەموچەکانمان زیاد ناکات. کەواتە هیچ لە ژیانمان ناگۆڕێت و هەموو شتێک بۆمانەک و خۆی دەوێت. گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا بۆ ئۆرشەلیم لەلایەن زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا و ڕابەرانی دیکەوە ڕەخنەی لێگیراوە. ئەوانەی دەڵێن ئەم کارە تووڕەیی فەڵەستینەکان لە دژی ئیسرائیل زیاد دەکات و ڕەنگە تونند و تیژی زیاتریشی لێ بکەوێتەوە.